خوێندن کرایەوە داوا لە دایکان و باوکانی خۆشەویست دەکەم کەوا چاودێری مناڵەکانتان بکەن بەڕاستی زۆر گرنگە تۆ ئایپادێک مۆبایلێکە دێ دەستی مناڵەکەت و نازانیت چی پێکە هەر یاریەکە من ناوی یاریەکان نایەنم ناوی ئەو سایتەکان نایەنم ناوی فیسبوک و ئینستاگرام و سناپچات و ئەوانە نایەنم بەڵام پێویستە سانسۆرێک دابدرێ لەلایەن دایکان و باوکان لەلایەن وەزارەتی پەروەردەوە پەروەردەی مندار دەگەڕێتەوە سەردار و باق ئەو مندارەکە دەستە مەکتەبێ دەبی ئینسانە هەفتانە دەڕۆژزارێک داگ باب سەردانی مەکتەب بکە لە مندارەکەی خۆی پێستەوە نەکە مندارەکە بەڕێ بکا و ببینیتەوە و نازانی کو دەچی کو دێتەوە پێویستە لە منداری بپێسترێتەوە لە مەکتەبی پێویست ناکە هیچ بابەتێکی ئەلکترۆنی لە مناڵەکە دوور بخەیتەوە سەردەمەکە وای لاتوە تەکنۆلۆژیا ئێستا لە پێش هەموو شتێک هەموو وڵاتێ کلیلی پێشکەوتنی تەکنۆلۆژیای ئەگەر مناڵەکەت حەزی لە گەیمینە مناڵەکەت حەزی لە بابەتی ئەلکترۆنیە لێ بگەڕێ با بچێتە جیهانی خۆیەوە چکە داهاتووی مناڵەکەت لەسەرەوە بەندە ئێستا سامانی گەورەی وڵات نەوت نییە لە دوای نەوتەوە بردەوە دەدێتە سەر تەکنۆلۆژیا سەردەمێکێت کە تەکنۆلۆژیا ئەبێتە کلیلی سەرکەوتنی وڵاتەکە تاکید دەکرد دایکان و باوکان کاتی زیاتر لەگەڵ منداڵەکانیان بەسەربەرن ئەوە منداڵەکان لە یاریەکان دوور دەکەونەوە ئەو یاریانەی کە زەرەریشی زیاتر پلەیستێشنە ئایپادە تەلەفۆنەکانە خۆشمان پێویست دەکات زیاتر لێیان دوورکەوینەوە و زیاتر کات لەگەڵ منداڵەکانەوە بەسەربەرن پێویستە حکوومەت دەرونی دایک و باوکەکان ئارام کاتۆ بۆی کە ئەو مافەی کە لەلای حکوومەت هەیەە چ فەرمانبەر بێت چ مامۆستا بێت چ هەر حاڵەتیشی ئاسایی بێ پێویستە بتوانین دڵنیایی بداتە دایک و باوکەکان بەوەی کە پێداویستەکانیان دابین بکەن